باز لە دیزاینکردنی ناوماڵ و شوێنەکانمانەکەین بە شێوازێکی سەردەمیانە بە تایبەتر لە ئێستاە ڕەنگە زۆر کات بەهۆی بەرەو پێشوونی تەکنەلۆژیاوە لە ڕێگای بینینی وێنەکان و ڤیددیۆکانەوە چەندین دیزاین و شێوازی جۆراوجۆرمان بینی بێ ئەگەر ئێمە بمانەوە لەنێو ماڵەکانی خۆمانە لەنێو ئۆفیسەکانمانە لەنێو ئەو شوێنی کە کاری تیاکەین دیزایانێکی جوانی پێ ببەخشین با بزانین چۆن و بە چ شێوازێک توانین ئەم بابەتە بکەین هەروە باسێک لە ڕنگ و مۆدێلەکانی ئەم ساڵیش بکەین بە تایبەت بۆ پاییزی ئەم ساڵ مۆدێلی چ جۆرە ڕەنگێکە بۆ نێو ماڵەکان ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ خاتونێکی زۆر شارەزا ئەویش خاتو ژینۆ کەمالەکە وەکو دیزاینەر ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی ئامادەیە خاتو ژینۆ سڵاو لێبێ بەخێر بەخێر بێ سەرچاوان ئەمە دەستپێکی گفتوگۆکانمان لە ڕەنگەوە دەست پێ بکەم بۆ ئەم ساڵ بۆ پاییزی ئەم ساڵ باوترین ڕەنگ کە زۆر هاوڵاتیان گرنگی پێبن و بەکاری بێنن چ ڕەنگێکە بێجی و قاوەی سپی زۆر بەکارێنێ کارێکی هەیە یان هەر ئەکەوێتەوە سەر سەلیقە و ئارۆزووی کەسەکە خۆیان ڕاستەکەی کێتەوە سەر ئەو کەسە کە خۆی داوای ئەکات زۆر جار ئەڵێت ینی بۆ خۆی شتێک ڕسمێکی هەیە شتێکت پیشانەیە ئەڵێت حەزەکەم وەکو ئەم ڕسمە دەرچێت ماڵەکەم بەم شێوازە دەرچێت بەڵام لە عینەن کاتە منیش ڕای خۆمی پێڵم ئەگەر شوێنەکەی بچووک بێت دایم شوێنی بچووک من ڕەنی کاڵ بەکارێنم بۆ شوێنەکە گەورە دەرکەوێت لەبەر ئەوە هەستەکەم ئەو ڕەنە کاڵانە بۆ ئەو شوێنانە گونجاوە بۆ شوێنی بچووک و لەبەرەوە ڕەنی سپی و قاوەی و بێجی ئەم ساڵ زۆر زۆر بەکارمانە ناوە بۆ باش ئەمە بۆ چ ژوورێک بۆ منە بۆ ژووری میوان بۆ ژووری نووسن بۆ دانیشتن بۆ هەمووی بەکارمان ناوە بۆ مەتباخ چی لەگەڵ چیە ئەگونجێنی بۆ نمونە ڕەنگی دیوارە قەنەفەیە فەرشە چی لەگەڵ چیە ئەگونجێنی من عادەتەن دیوار ڕەنێکی ساکتەکەم بە ڕەنی کاڵ دەست پێکەم یا سپی یان بێجی یا ڕەنێکی شەکەری چکە ئەو ڕەنانە چاوی لاگ ناکە زولی تێر نابیت ئەو کاتە ئەساسەکان پتێت گۆڕانکاری بەسەر بکەیت ئەتوانی بیکەیت اینجا ئیتر جاری وایە حسب ئەو ئەساسانش کە ئەو ماڵە هەیەە جاری وایە ئێستا من سێ-چوار ئیشم وەرگرتووە لە تعمیراتی وەرم گرتووە بڵین هەموو ماڵەکە چاکات اینجا ئەساسەکانی تێکەین ئەساسی نەکریوە کە ئەو بێ بۆ من ئاسانترێک ئەتوانم قرار بم لەسەر ڕەنی دیوار ئەو کاتە لەسەر ڕەنی ئەساسەکان قرار بم بەڵام بۆ دانیشتنیش و بۆ نووسن زۆر ڕەنی کاڵ بەکارێنم و حەسەب ئەو کەسەش وەکوتم خۆی جاری وایە حەزەکە ڕەنی تۆخ بەکاربێنێت من پێی ئەڵێم بۆ ئەم شوێنی تۆ دەرەچێت جوان دەرەچیان ناشرین دەرەچیان شوێنەکەت گەورە پیشانەیە بچوو پیشانەیە من ڕای خۆمەڵێم باشە مەرجە ئەگەر کەسێک بێت بە تایبەتر ژووری میوانەکەی بۆ نمونە گۆڕانکاریەکی تیا بکە مەرجە بە گۆڕینی هەموو شتەکان اینجا ئەو گۆڕانکاریە دروست بێ خود نەخێر بە چەند شتێکی سادە توانێت و گۆڕانکاریە دروست ئەتوانی بە چەند شتێکی سادە من لەگەڵ ئەوانی کە بە تایبەتی ئەو ئەساسانی کە ئەکڕێت هەموو ساڵێک بگۆڕێت ئەو ئەکسسواراتانی بەکارێنرێ لە جێگەمۆمێکە لە لەمپایەکە لە چزانم ئەو شتانی کە دانرێ ئەتوانی فترێک ئەوانە لابیت یعنی کویکەیتەوە لەبەر چاو نمێنێت و شتێکی کە دانیت یعنی ئەتوانی بۆ شتانە گۆڕانکاری پێ یا دیزانی ناو ماڵەکە بیگۆڕیت یعنی پێویست ناکە ئەساسەکان بگۆڕی یا پەردە فەرشەکە بگۆڕیت ئەو شتانە توانی بۆ گۆڕینی ڕەنگی گۆشەکان ڕەنگە زەکات تۆ ئەو شتانە اینجا بەڕای من یعنی شت نییە شتەکان زۆر کەسەیە یعنی ئەڵێت ناتوانم توانای ئەوم نییە کە ئەو شتانە بەو شێوەیە بگۆڕم کە تۆ ئەڵێت شت نییە شتەکان گران بێ یعنی من زۆر جار هەیە ئیشم کردو بۆ ماڵان یعنی پێیوتم دوێتی حەدەکەی من تاکو 50 وەرەقاتوان یا تا 6 وەرەقاتوانم تا لەویشم بۆ بکە هەش بۆ زیاتری وتو هەیە کەمتری وتووە بەڵام من لە عینە کاتە بۆ هەمویان بە یەک شێواز ئیشم بۆ کردو و جوانیش بۆ شتەکان شت نییە شتەکان گران بێ بەڕای من لەگەڵ شتی گرانە نیم ڕەنگە شتەکە خۆت هەر بێ بەڵام شێوازی ڕێخستن و دانانی دەرکرد شێوازی دانانی وەکو ئێوە دەبێت بڕیار بدەن خات و ژینۆ ڕووناکی چەندە گرنگە بۆ ئەم ئیشەی ئێوە بۆ نمونە تۆ کاتێک دەسەیتە دیزاینی ماڵێک لایتین و ئەو گوڵۆپ و ئەو ئینارانی کە لەو ماڵەدا هەیە ڕەنگە لەگەڵ دیزاینەکەی توایەک نەگرێتەوە لەمە شابڕیاری گۆڕینی ڕووناکیش ئەیت زۆر جار بەڵێ قەرارێ ئەرەوەڵا لەبەری کە بەڵام لێرە ئام کوردستان حەزان لە گڵۆپی سپیە
من زۆر زەرد بەکارێنم چکە هەست دەکەم زەردەکە مەنزەرێکی جوانترەیە بە تایبەتی بە هۆڵیش و بە نووسنیش ئەوە کێشی من و ئاریشە لە ماڵەوە من حەزەکەم گوڵەپەکان زەرد بێ مەڵێ باسی جا ئەم ستۆدیۆ بەدڵی منە ئێرە زۆر زۆر جوانە دەستیان خۆش بێت بەڵام من ڕەنی زەرد زۆر بەکارێنم بەڵام زۆر جاریش ئەوەیە کە دەست دەکەم بە تعمیرکردنی ماڵێک ئێستا ئەو ماڵانی کە وەرم بتۆ زیاتر حەزەکەن هەمووی بگۆڕن ینی بە تعمیراتەوە پێشوی ئەساسەکان بکەن ئەڵێ حەزەکەم ئەوەشم بۆ بکەی لەگەڵ ئەو کاتە من پێی ئەڵم ڕای خۆمەڵێم لەسەر ڕووناکی و لەسەر دیوار و گوڵۆپ و هەمی پێڵم ئەڵم بەم شێوازە سەقفێکی فلاتەکەین یعنی زۆشتی تێکەڵ ناکەین چکە بۆ ئەمە شوقەیە شوقە فەقی هەیە لەگەڵ وێلایەک ینی ئەبێتەوە شتانە جیاکەیتوانێ هەمووی بە یەک شێواز نەکەی وێلایەک و شوقەیە وەکو یەک لە ئەساسیش و لە ڕووناکیش و لە دیوار و لە هەموو شتێکی زۆر زۆری فەرقە زۆر باشە باست لە شوقە کرد بۆ نمونە بەهار پرسیارەکەی منیش لەسەر شوقە بێت لە کاتێکا کە کەسێک بێوێت ڕەنگی دیواری شوقەکەی بگۆڕێت زۆر کات بۆ ئەگەر شوقەکەی زۆر گەورەش نەبێت بڵێ بالای تەلەڤیزۆنەکە بکەم بە ڕەنگێکی جیاوازتر یاخود شوێنێکی بکەم بە ڕەنگێکی جیاوازتر لە چاو دیواری ناو ماڵەکەمە ئەمە تا چەندە گرنگە بۆ منە ئەم ڕەنگە گرنگە تۆ بیێ بەو سوچەی کە خۆت هەڵت بژار شوێنی کە خۆت هەڵت بژار ئەتوانیت ئەوە يعني زۆر لە هۆڵەکەشتە گۆڕێت یعنی ئەتوانی بۆ نمونەگەر ژوورەکەت هەمووی سادە بێت ئەتوانی ئەو دیوارەکەی بە فۆنڤێک یعنی بە وەرەق بیکە یان بە ئێستا بەم تووڵ و شتانە هاتووە ئەتوانیت ینی دیزاینێکی تیا بکەیت بۆی سەرنجێ باتەوە بە ژوورەکە یعنی هەمووی سادە نەبێت لەو کاتەیە زۆر گۆڕانکاریەکی زۆر زۆر دروستە بێت بەس بە شەرتێک کە تۆ ئەو دیوارەوالێکی ئەبێوانێکە هەمووی سادە بێت باشە خاتوژینۆ زۆر جار ئێستا ینی ساڵ کەوتووە هەندێک ساڵ سیرێکی هەموو فۆکەسەکە ئەچێتە سەر بابەتێک لە دیزاینکردنی ناو ماڵە بیرمە ساڵ هەبووە هەموو کەس حەزی کردو لە ماڵەکە کوورەیەکە بێت ئێستا ژیانی هەر بەردەوامە بەڵام بە پێی ساڵ ئەگۆڕێت دیزاینەکان و تا دەمە بزانم لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر بە پێی ئەمە بێگومانەوەکو زانست وە هیچ فەرق نیە زانستە بێگومان دیزاینکردن ساڵ بۆ ساڵ خواستی هاوڵاتیان لە دیزاینکردن ئەگۆڕێت یان شتێک هەیە خەڵک زۆر سەری بخاتە سەر لە ئێستا هەستەکەم پێشتر زۆر خەڵک حەزی لێ بوو لە کوردستان بە تایبەتی زۆر شتیان ڕەنیان زۆر تێکەڵە کرد زۆر شتی تێ ینی ئەچیتە هۆڵێکەوە سێتەکرد تاقمی دانیشتەکەی جوان بوو ناخواردنەکەی جوان بوو بەڵام ئەوەنە شوێنەکە بچووک بوو ینی جوانی شتەکانە نەئەبینی لە ماڵەکەیە ینی شتەکانە نابینی بەڵام ئێستا لەخوا بە زیابێت ئەوەنە ینی دیزاینەرمان زۆر و پرسوڕاکەم بە یەکتری و شتە بینن لە بازارەکان ینی ئەیبینیت کە گۆڕانکاریێکی زۆر هەیە ینی بۆ نییە ئەتوانیت شتەکان بگۆڕیت یعنی بەو شێوازە کۆنی کە هەمان بۆ پێشوو لەسەر ئەوە ینی نەمێنێتوانێ زۆر باشە خاتوژینۆ لە کاتێکە باست لەوانە کەوتت ئەم ساڵ مۆدلی ئەم ڕنگانەیە زۆرتر مەرجە لە کاتێکە تۆ ژووری میوانەکەت ئەو ڕنگانە بێ ژووری نووسنەکەشت هەمان ڕنگ بێ مەطبەخەکەشت هەمان ڕنگ بێ یاخود جیاوازیکی ڕەنگی شەبێ لە نێو ماڵەکە خۆشە جیاوازیەکە بێ بەڵام بۆ نمونە شوقەیەک ئەگەر سەرەکەی هۆڵێکی هۆڵەکە نووسنەکانی لەسەرە کە تۆ دەرگای نووسنەکانەکرێتوانێ من لەگەڵانیم کە یعنی ڕێک هەر ئایناشت بێ بەڵام تو ناتوانانی گەر هۆڵەکە و بێجی بێ یان سپی بێت ژووری نووسنەکە و شین بێ یا سەوز بێ یا پەرتەقاڵی بێت چکە کە دەرگاکرێتەوە زۆر ناشنم ڕاستە ئەتوانی وەکوتم مەتوانی فۆنڤێکی بکەیت دیواری بکەیت بە شێوەیەک ینی ڕەنێکی جیاوازتر ئەو ڕەنێکی خۆ حەزلێتی عادەتەن مناڵ کچ حەزی لە ڕەنی پەمەی یەک کوڕ حەزی لە شینە ئەتوانیت بەس من لەگەڵ ئەویان نیم کە زۆر بە تایبەتی لە شوقەکانە چکە تۆزە لە ناویەکە زۆر تێکەڵ کرێ باشە باس لەوە کردسا تەکنۆلۆژیا بەرفراوانە خەڵکێک دەتوانێت لە ڕێی ئینتەرنێتەوە هەندێک دیزاین هەیە بۆ خۆی ڕچاویکە خۆی دیزاین کاتەوە بەڵام کاری ئێوە وەکو لە عەرەبە لە سڕ المهنەیە زۆر جار ناتانەوە کەسانێک بیزان بەڵام ئێوە ڕێنمایی ئێن بە خەڵەکە بۆ خۆی ئەم پرۆگرامی من بەسمان لەوەیە هەندێک ڕێنمایی بین بە خانمان بە پیاوان کە لە ماڵەکانی خۆیاندان کە دەستیان ناگاتە باخانخان و هاوشێوەکانن کاتێک کە دیزایانی ناوماڵ دەکەن
ڕێنمای تۆ چییە بە پێی قەنەفە بە هەندێک ڕێنمایی بێ بۆ نمونە ئەگەر قەنەفەکەی ڕەساسی بێ فەرشی چی لەگەڵا بگونجێنە دیوارەکەی چی بە باشە ئەگەر قەنەفەکەی نیلی بێت فەرشەکەی چی بێت و دیوارەکەی چی بێت شتێکی ئاوا هەیە هەندێک ڕێنمایی سادە بن ئێستا کە خانمان جوان لە تۆ بێت بتوانن سوودی لێ بپێنن ڕاستەکەی من لە فەیسبوک و لە ئینستاگرامە دامناوە ڕسمەکان زۆر ئاسایە کە ینی سەیریکەن و شتی لێەوە فێر بن و من زۆر پرسیاریشم بۆیت لە ڕێستان پشتوەڕ جاری وە هەر ینی حەزەکات نەک بچم یارمەتی بم ئەوەی کەوەکو جەنابوتی توانای ئەوەی نییە کە کەسێک بچێت دیزایانی ماڵەکەی بۆ بکە بەڵام من بنووسمیان پێڵم کە ئەو ڕستمان بۆ نیە دەڵێ ئەوە وا لێ بکەم چی لەگەڵی جوانانە پێڵ ماساییە بۆ نمونەگەر تاقمێکی سادەی هەبێت هەستکات فەشێکی گوڵاری لەگەڵدا بنێت ئەتوانێت بیکە بەڵام تاقمێکی گوڵاری هەبێت و فەشێکی گوڵاردانێ ئەبێ شتەکان سادە بێعنی بڵێ باشە لە کوردستانی شەڵم چەند ساڵای زۆر گرنگی بە ڕەنگی ڕەساسی دراوە زۆر کات ژووری میوانەکانی تر تاقمەکە بێ فەرشەکە بێ شتێکی تر بێ ئەبێ ڕەساسێکی تیاابێ باکەمە قسە لەسەر ئەو ڕەنگەش بین بۆ نمونە ئەگەر قەنەفەیەکی ڕەساسی بێت تاقمێکی ڕەساسی هەبێت ماڵەکە تۆزێک سادە بێت ئەبێت فەرشەکە چ ڕەنگێک بێ بە چ شتێک تۆ بۆ نمونە حرەکەیەک جوڵەیەک بی بۆ ماڵە ڕاستەکەی ڕەساسی عادەتەن لەگەڵ وەکو ئەو شتانی بڵێن جێگە مۆم و لامپا ئەم شتانە داینی لەگەڵ سیلڤەر جوانە لەگە سیلڤەر و ئاوێنە زۆر جوانە زۆر ڕەنی ڕەساسی ئەکاتەوانێ لەگەڵیا و فەرشیش من حەزم لێتی ئەگەر بۆ نمونە تاقمشتەکە سادە بێ ڕەساسی بێت فەرشەکە ڕەساسی و سپی شتێکی گوڵار بێت ئاساییە جوانە حرەکەیەکی تیا و هەز بە شتەکانەکەیت بەڵام شتەکانی کە بەعام سیلڤەر بێت شتێکی تۆزە شتی دیاریشی تیاابێ بڵێن وێ لەمپای گەوری تیاابێ یان جگە مۆمی گەوری تیاابێ ئاوێنی تیاابێ من زۆر زۆر خۆم ئاوێنە و مۆم زۆر زۆر بەکارێنم لە ماڵە هەندێک جاربینیوە لە هەندێک ماڵدا ڕەنگی گۆشەکان لەگەڵ پەردەیە یان هەمان خوماش بەکارەهێنەوە مەشتێکی من لەگەڵ یان من لەگەڵوانیم شەر نییە ڕێک ئەگەر پەردەکەت ئەوە بێت گۆشەکەش عینەشت بێ باوی ئەو شتیا باسی قەنەفە هەیەستەری نەکەیت خۆ هەیە لە قەنەفە لە هەموو ماڵێکدا نیە ڕاستەکەی من لەگەڵوانیم ڕێک پەردەکەت ئەوە بێت و گۆشەکانی شت ئەوە بێت یان وەکوتۆ سەینەکەی ئەوە بێت ئەتوانێت ڕێنێکی کە بێت با ڕێنێک بێت لەو کاڵتر لەو تۆختل شتێکی تۆزە گوڵارە گەشتەکانی کە سادە بێ ئەتیادە پرسیارێکی تریش کە زۆر گرنگە بیکەم چەندە گرنگە گرنگی بین بەو شتە کەلەپوریانی کە ئێمە وەکو کورد خاوەنی شتی کەلەپۆریمان هەیە بەڕێ جاجمە قۆری کۆنە سەماوەری کۆنە لە هەندێک ماڵدا کەسانێکی بە دوای ئەم بابەتانەوە حەزانە کەس لەگەڵ دیزایانی سەردەمیانەیە گونجانێک و هارمۆنیکی بۆ دروستەکەن و دائێرێن یان ڕادووی کۆنە چەند گرنگن ئەمانە وەڵا ئەوە زۆر زۆر گرنگە بەلای منوانێ و ئەو شتانش بۆ شوێنێک جوانە بۆ نمونە لە باخێک کە ئێرازێنەوە بەلای منەوە باخ ئەو بڵین ئەم باخانی کە هەیە لە سیتەک و لە مێرگەپان و لەم ژەنە بەلای منەوە زۆر زۆر جوانە ئەو ئەشیانە بۆ ئەو شوێنانە بۆ ئەو نەعباخ و ئەوانە یان ئەگەر ماڵی گەورە بێ شوقەننا لەگەڵ شوقانی بۆوانە بەس بۆ ماڵی گەورە بێ ژوورێک بڕازێنێتەوە بۆ شتە کولتوری کۆنانە زۆر زۆر جوانە حەزاتە نابێت شتی سەردەمیانە و بۆ نمونە ئەو بابەتانی تر تێکەڵ ناوەڵە زۆر باشە خۆم زۆر باشە منیش هەمان ڕای تۆمێ باشە خاتو ژینۆ تۆکو دیزاینەرێک ڕەنگە زۆر کەس هەبێ ناوی خۆی نابێت دیزاینەر بە ئەزمون بۆ نمونە ئەم بابەتی تێپەڕان بێ تۆ بۆ ئەم بابەتە خوێنوتە هەرواتۆ خۆت لە دەرەوەی وڵاتیش گەڵایەتێتەوە بەخێر بێتەوە بۆ کوردستان چۆن بیری لەوە کردەوە کە لە بواری دیزاینا کار بکەیت خوێندوتە بۆ یاخود چۆن بڵێ من پێش ئەوەی کە دەستکەم بە خوێندنی دیزاین مامۆستای ڕەوزە بووم بەزڵام لە عینەن کاتا زۆر زۆر حەزم لە ماڵ بوو ماڵی شوجلیش زۆر زۆر گرنگین بۆ دووشتە ئەیە زۆر لە ڕفیقەکانم دایم پیانەوتم ژینەوە تۆ ئەبێ بخوێنیت بۆ دیزاین ئێوتم بۆ نەحەزەکەم بەڵام چۆن ڕفیقێکم زۆر زۆر یارمەتییان هەتاکو جامیعەیەکی پریڤات هەبوو لە 2013 دەستم کرد بۆ جامیعەیە ماوەی 2 ساڵ بوو 2015 تاوام کرد دیزاین بەشی ناو ماڵم خوێن لەوانێ زۆر باشە لاوانێ ماڵەکەی خۆ هەر ڕۆژە بە دیزاینێکدانەیە وەڵاهی زۆر بەتایبەت خامان زۆر گرنگی بایان کە زۆرکاری بە دیکۆری ماڵەکە بکەن وەڵاهی من ئەگەر دایانێم یەک جار یعنی بۆ ماوەی 6 بۆ 7 ساڵ نایگۆڕم ڕاستێکی چکە شتەکان هەر یەکەی لە وڵاتێک کۆێنم دایانێم
یعنی باوەڕکە لەوانەیە ئەو ماڵی سویدم هیچ شتێکی لە سویدا نەمکڕی بێت هەمووی یا لە پۆلۆنیا زۆر زیرەکەن لە دیزاینە شتە سەرەکیەکانم لە پۆلۆنیا هێناوە ئەشیای مەتبەخیش لە ئەڵمانیاوە باش دوای پرسیاری من زۆر کەس هەیە پێی خۆشە دیواری سپی نەبینێت یعنی هەر پێی خۆشە بەتاڵ نەبێت بۆ چوونی ئێوە ڕێنمایی ئێوە وێنەدا هەڵواستنی لەو ئەو شتانە لەوحە جوانە بەس لەسەر دیواری سادە لەوحەی هیچ مەنزەرەیەک نایەت ئەگەر دیوارەکەت ئەوە نیە زۆر گوڵار و ئەوانە بێت ینی هیچ جوانێکی لەوحەکە نبینیت چەند لەوحەکە جوان بێ دیوارەکەت گوڵار بێ هیچ جوانێکی نبینیت بەڕای من کاتەگەر دیوارەکە سادە بێت دیوارەکە سادە بێت طبعا جوانی ئەو کات ڕەنگە لە ڕابردووە ئەم بابەتە زۆر بوو بێ خات و ژینەوە بۆ منە لە نێو هۆڵی دانیشتنەکانە چەند لەوحەیەک دانرا بێ ئەگەر چی ئەو ژوورە بچکۆلەش بوو بێ دەستێکی زۆر قەرەباڵغەیەکی پێوە دیار بوو کاتە بەڕای تۆ نابێ بۆ شازەش بێ من لەگەڵیانی دەست چاو خۆش بخات و دەستە خۆش بێ ژینۆ کەمال دیزاینەر سپاس بۆ ئەمە سپاس بۆ یەکەم بۆ لامان ئامادە بووی بەخێر بێت